لیارەکانی هەفتەی 34 خولیێستێرەکانی عێراق و لە یاریگای میسانی ئۆڵمپی یانەی زاخۆ بووە میوانی نەفتی میسان. نیوە یەکەم یاریەکە هێندە بە سادە و ساکاری تێپەڕی، تەنانەت هەردوو گۆڵپارێزیش بە هێرشێکی ڕاستەقینە تاقی نەکرانەوە تاوەکو گۆڵەکانیان بەسەر بکرێتەوە، هەر بۆ یاریزانان چۆن هاتنە نێو یاریگا هەرواش گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لا نیوەی دوم یەکسانی باڵی بەسەر یاریەکەدا کێشا تا خولەکی 62 جعفەر ناسر نەفتی میسانی با گۆڵ یەکەم پێشخست. عیماد عیسا بەرپەرچی ئەم لێدانەی دایەوە ئەگەر نا گۆڵی دومی بە دوای خۆی دادەهێنا لا خولە 84 ناوبژوان لێدانێکی سزای بۆ نەفتی میسان ئەژمار کرد. عیماد دالی سووری با سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ تیپەکەی دوو هێندە لێ کرد. لا خولەکی 93 سوالیۆ کواترا لەیانەی نەفتی میسان با کارتی سوور کرایە دەرەوە، لا خولەکی 97ش لێدانی سزا بۆ زاخۆ ئەژمار کرا. فرانک سیدریک نەیتوانی بە سەرکەوتووی جێبەجێ بکات و لە دەستیدا هەر بۆ یاریەکە با سەرکەوتنی خاوەن ماڵ کۆتایی هات. بەم شێوەیە زاخۆ نەیتوانی خانەی چوارەمی ریزبەندی بگرێتەوە و بە 59 خاڵەکەی لە خانەی پێنجەم دەبیندرێت. نەفتی میسانیش با 42 خاڵ هەر لە خانەی 11 ریزبەندیە. حسێن محەممەد، کەناڵی پێام.